ئەحمەد المعماری خوێندکارێکی یەمەنی حەز و پەرۆشی خۆی بۆ داهێنان گەیاندۆتە ئەستێکی نوێ، ئەمەش بە دروستکردنی ئامێرەکانی نێوماڵ وەک یەخچاڵ و گشتی کارەبا و هەروەها پانکە لە کارتۆن. سەیرەکە لەوەدایە داهێنانەکانی ئەم کوڕە خوێندکارە زۆر سەرکەوتوو بوون. ئەم کوڕە لاوا حەزی لە دروستکردن و هەروەها چاکردنەوەی هەموو ئامێرەکە. خوێندکاری یەمەنی ئەحمەد المعماری دەڵێت من تەماشای دەستی براکەم فەرسان دەکرد کاتێک کاری دەکرد. ئەو هەموو شتێکی وەک گڵۆپ و کەیبڵ و ئامێری بچووکی چاک دەکردەوە. ئەو کاتە من لەلایەوەدا دەنیشتم و هەموو ئەم شتانە لە براکەمەوە فێر بووم. دوای ئەوەی براکەم چوو بۆ کۆلیژ من بوومە جێگرەوەی. ئەحمەد توانای سروشتی خۆی بۆ داهێنان بەکاربێنێت بۆ دروستکردنی ئامێر بەو کەرستانی لەبەردەستیدا هەن. ئەحمەد دەڵێت خەون و ئاواتم بۆ داهاتوو ئەوەیە دەرفەتێکم بۆ بڕەخسێت درێژە بە خوێندن بدەم یان خوێندنی بە خۆڕاییم بۆ دەربچێت هەتا بتوانم داهێنانەکانم بەرەو پێش بەرم.